گێگرانی خۆشەویست جارێکی تر هونەرمەندی ناوبانگی کورد پرکەشنس و یاخود دەفوت دهۆڵژەنی ناوبانگی کورد و جیهان کاکەژار زاوی لەگەڵمانەیە لە سودەکانی رادیۆ دەنگی ئەمریکا. کاکەژار زۆر خۆشەتی. زۆر سپاس بۆ ئێوەش و فەرموو. کاکەژار حەزەکەن لە سەرتاوە کورتەیەک لەبارەی خۆتەوە هەژار کیە لەکوێ ئەژیە و چییە کادن؟ وەڵاهی من خۆ لە ئەسڵا خەڵقی خانەوادەم خەڵقی گەرمیانی کوردستانی باشوورە، بەس خۆم زۆربەی زۆر ماوەیەک لە ئێرانە بوومە و دوایەوە لە تەمەنێکی زۆر مناڵیە لە 9 ساڵیە لە لەندەن گەورە بووم لەگەڵ خانەوادەی خۆمە و خۆ لەوەیە تقریبان دەسم کرد بە مەدرسە و خوێندن و کالێج و لە تەمەنی 16 ساڵگیە یەکەمین چۆن ئەڵێ هەنگاوی کاری مۆسیقام بە شێوەیەکی پرۆفێشناڵیە دەستی پێ کرد و لەم 4 ساڵشە لە ساڵی 2000 تا 2004ش زانکۆی سکول of Oriental and African Studies واتە زانکۆیەکی بەناوبانگە لە لەندەن دراساتی ئێتنۆمیوزیکۆلۆژیم تەواو کرد و لەو کات لەو زەمانەوەشەوە تا ئێستا هەم لەگەڵ هونەرمەندانی کورد و غەیرە کورد و تەلەڤیزیۆنەکانی جۆرا و جۆری شەرقی و غەربی کاری مۆسیقام کردووە وەکو ژەنیارێکی دەف بە تایبەت و ئامێرەکانی تری ڕیتمی مەشغوڵی کاری هونەری. هەژار زاوی ئەمڕۆک و ئەمریکایی ئەڵێ هاوسهۆڵد نیم واتە ناویکە لە هەموو ماڵێک هەیە، هەر لە کوردستانەوە بگرە لە ئیران و ئۆروپا و ئەمریکا خەریکی کارکردن لەگەڵ کۆمەڵێکی هونەرمەندی ناوبانکی جیهان و ناوچەکە. حەزەکەم بزانین کی ناوانەکە لەگەڵانە کار دەکەیت؟ وەڵام من لەم ماوەی تەمەنی هونەریمە خۆب لەگەڵ هونەرمەندانی جۆرا و جۆری کارم کردووە. لە دەستپێکی کارەکانمە لەگەڵ هونەرمەندانی گۆرانی بێژ و ئارتیستەکانی کورد بووە. وەڵی لە 5-6 ساڵی خێرە لەگەڵ هونەرمەندانی وەکو عەرەب بەناوبانگی عەرەب گۆرانی بێژ وەکو کەسێک وەکو کاظم الساهر وەکو سامی یوسف وها گروپەکانی جۆرا و جۆر لە ئێران وەکو گروهی پیشەمس وەکو گۆرانی بێژ ئۆستاد شەهرامی نازریە و زۆر پرۆژەکانی جۆرا و جۆر بەشداری کردومە و لە ساوندتراکی 2-3 ساوندتراکی فیلم کارم کردووە کە یەکێک لەوانە کاری ساوندتراکێکی کاری فیلمی هۆلیوود بوو، فیلمی کینگدم ئۆف هێڤن کە لەوەیە من چۆن ئەڵێ بۆ یەکەمین جار بوو کە دەفێکی کوردی ئامێرێکی کوردی دەفی کوردی لە ساوندتراکێکی فیلمێکی ساوندتراکێکی هۆلیوود بژەنرێ و ئەمماوەیە بەڕاستی تەرکیزی من ئەوە بووە کە قاچێکم لە ناو میلەتی خۆمە بێ، قاچێکمش لەگەڵ هونەرمەندانی جیهانی بێ، ینی ئامێری خۆم تێکەڵ بکەم لەگەڵ هونەری جیهانیە لەگەڵ هونەرمەندانی جیهانیە کە بەڕاستی بتوانم پێناسێکی میلەتی خۆمە بکەم لە کەوانەیەکی عالەمیە. کارنەگی هۆڵ شوێنیگە کاموو کەس باسای ناتوانانی پێ بگاتن کە ئەڵبەتە تاتریکە لە نیویۆرک جگای ناوبانگانی موزیکە. تو کە لەگەڵ مامۆستا حافزی نازری و هەروە مامۆستا شەهرام نازری باوگی لەوەی بەڕامەدان پێشکەش کرد، تو چۆن گەیشتیت بەوەی کە وابزانم دووەمین کوردی دووەمین کەسی لەو ناوچە دوایی کە هێیانە کەڵهۆڕ بگانە ئەو شوێنە؟ وەڵاهی کاکجانیگیان خۆ من فەخرەکەم ئەفتخارێکی گەورەیە بۆ من کە لەگەڵ مامۆستا شەهرامی نازەری لە پرۆژەیەکی تایبەت کە پرۆژەیەکی تەلفیقێکە بینی موزیکی شەرق و غەرب لەلایەنی کوڕەکەی حافزە نازری تەلیف کراوە واتە کۆمپۆزیشنەکان هینی ئەوە و کۆنسێرتی کارنێگی هۆڵ کۆنسێرتێکی زۆر تایبەت بوو چونکە یەکەمین جار بوو کە گۆرانی بێژێک ئارتیستێکی گەورە وەکو شەهرامی نازری لە کارنێگی هۆڵە کۆنسێرتێک پێشکەش بکە و بەڕاستی منێش وەکو ژەنیارێک بتوانم هاوبەش بم لەو شەوەیە و
و خۆشحاڵیە بۆ من ئینسان ئەحساس دەکات کە تۆ لە کەوانەی کاری هونەریە کە تۆ کارەکەی هەر قەدەمێک بۆ قەدەمێکی کە ئەتەوێ کارەکانت باشتر بێ و هەر جارێک هەنگاوێک ڕۆیتە پێشەوە هەنگاوی بەرزترش ئەبینیت واتە تۆمۆحت هەیە کە گەورەتر ببینی. منش بەڕاستی لە کارەکانمە قەت ڕازی نیم، قەت نەبووە بڵێم نقطەیەکی وەستانم هەبێ. هەمیشە وەختی کە لە پرۆژێک بۆ پرۆژێکی تکە ئەڕۆم ئەزمموی لێوەرەگرم و بەخۆم ئەڵێم ئەبێ ئێستا قاڵدرمەیەک واتە هەنگاوێک ئەبێ من بڕۆمە پێشەوە. وە کارنێگی هۆڵش خۆ بۆ هەر هونەرمەندێک لە دنیاە وەختی لە بایۆگرۆفی خۆیان بنووسێک لە کارنێگی هۆڵ کۆنسێتی پێشکەش کردووە حتمما کردێتێکی گەورەیە بۆ خۆی و منش خۆشحاڵ بووم کە توانیم لە کارنێگی هۆڵە بۆ کۆنسێتێکی زۆر موفق پێشکەشی جەماهیری گشتی شاری نیویۆرک بکەین. با بێنە سەر سیدیەکەت وان وۆرد واتە یەک خوشە. ئەم سیدیە پرۆژێکی بووە، ئیدیایکی بووە، کی مۆزیکان نووسیوە و کێن کە لەگەڵدا هاوکاری دەکەن. وان وۆرد ئەلبۆمێکی یەکەمین سۆلۆ ئەلبۆمی خۆمە کە لە هەموو دنیاە بڵاو بۆتەوە لەلایەنی کۆمپانیای ئەوەیکنینگ ڕێکۆردز لە لەندەن. ئەلبۆمێکە کە بریتیە لە 8 تراکی پرکەشن کە لە هەر تراکێک ژەنیارێکی سۆلیست لە نەتەوەکانی جۆرا جۆر لە ناویانە بەشداری کردووە. نەتەوەکە ژەنیارەکانش بەڕاستی هەمویان زۆر کەسانی بەناوبانگن لە وڵاتی خۆیانە، لە یۆنان، ئەفغانستان، ئێران، تورکیا، سکۆتلاند، کورد بەکارم هێناوە استفادەم کردووە و ئەلبۆمێکە کە زۆر پرکەشن ئۆریەنتد بەس لە هەمان کاتشدا لە هەر تراکێک وتم سۆلیستێک وەکو میێوانێکی سۆلیستم هەیە کە ئایدنتیتی واتە ئایدنتیتی موزیکی خۆیان لەناو ئەو تراکایە ئەبینیت. واتە لە تراکێک کە من داوەتم کردووە لە کەمانچە ژەنێکی یۆنانی ستایلی ژەنینی کەمانچەی یۆنانی و واتە ڕوحیەتی ئەو میلەتەیە لەناو ژەنینی ئەو میێوانە ئەبینی کە لەگەڵ پرکەشنەکەی منە ئینتگریتی کردووە و ئازیزانش ئەتوانن لە ڕێگەی ئایتیونزەوە بە ناوی وان وۆرد یا بە ناوی حوسێنی زەهاوی ئەم ئالبۆمەی منە دەستیان کەوێ. کاکە ژار زەهاوی زۆر زۆر سپاس بوو ئەم کاتە. زۆر سپاس بۆ ئێوە سەرچاو.